ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریە لە ساڵی 1993 بەدواوە ساڵانە 20 ئەوەندە ساڵە کە لەم ڕۆژەدا لە 35 یادی ئازادی ڕۆژنامەگەری ئەکرێتەوە. بێگومان لە هەرێمی کوردستانیش زۆر گرنگی بەم ڕۆژە ئەدرێت و ساڵانە لەم ڕۆژەیە تەوەرێک دیاریەکرێت لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە کە گفتوگۆی لەسەرەکرێت. بێگومان کاری ڕۆژنامەگەری پەیوەندی بە هەر سێکتەرێکەوە هەیە کە ئێمە تیایداین و بۆ ئەم ساڵیش گرنگترین تەوەر کە دیاری کراوە بواری ژینگەیە کە قسەی لەسەرەکرێت گفتوگۆی لەسەرەکرێت لەلایەن وڵاتانی بەشدار و هەروەها نەتەوەی گرتووەکانەوە کە شوێنێک دیاریەکان لەوێ کۆبوونەوە ئەنجامەدرێت چالاکیەکانی بواری ڕۆژنامەگەری بواری ئازادی ڕۆژنامەگەری لەوێدا گفتوگۆی لەبارەوە کرێت بە تایبەت ئەو تەوەری کە دیاری ئەکرێت لە ساڵەکەیە گفتوگۆی لەبارەوە کرێ و دیارترین کێشە دیارترین گەورەترین کێشە لە ساڵەکەیە دیاریکرێت و گفتوگۆی لەبارەوە کرێت ئەویش ڕۆژنامەگەری لە بەرامبەر قەیرانی ژینگەدا. ئەمە ڕێک ناونیشانی ئەو تەوەری ئەم ساڵەکە لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە گفتوگۆی لەبارەوە ئەکرێت و بۆ ساڵی 2023 بەداخەوە لە تەواوی جیهاندا ساڵێکی باش نەبووە بۆ ڕۆژنامەنووسان. بەداخەوە 71 ڕۆژنامەنووس لە ئەرکی خۆیاندا گیانیانە دەستداوە یان کوژراون. ئەمە ئامارێکە فەرمیە بۆ ساڵی 2023 لە تەواوی جیهاندا ئامارە بەردەست بووە و زیاد لە 350 ڕۆژنامەنووس بەهۆی کارەکەیانەوە و بەهۆی راپۆرتی مەیدانیەوە بێ بەهۆی کاری پەیامنێریەوە بەهۆی پێشکاریەوە بێ و بەهۆی گەڕان بێ بە دوای هەر ڕاستیەکە ئەگەر ئەو پەیامنێرە بێوێت لە کارێکی راپۆرتیا یا لە هەواڵێکە بێوێت دەستی پێ بگات بەهۆی ئەو کارەوە بەهۆی دەستڕاگەشتن بە نهێنیەکانەوە دەستگیر کراون کە هەندێک لەو ڕۆژنامەنووسانە لە جیهاندا لە ئێستاشدا لە زینداندا ماون و ئەکرێت بڵین ئەم ساڵی 2023 کە 71 ڕۆژنامەنووس گیانی لەدەستداوە ئامارەکە کەم نییە بەڵام لە چاو ساڵانی پێشترا کەمێک ڕێژەکە دابەزیوە بە هیواین بۆ ساڵی 2024 ئامارەکە بە تاوەتی سفر بێتەوە. هەرچەنە مەلانێ زەحمەتە بەڵام بە هیوایەوەی کە حکوومەتەکان وڵاتەکان هاوکاری میدیاکارەکان بن ڕۆژنامەنووسەکان بن بۆیە کە هەم گیانیان پارێزراو بێت و هەمیش ئەوەی کە ئەوان کاتێکە بە دووەداچوونەکەم بۆ هەواڵەکان و بۆ سەرچاوەکان ئاسانتر لە بەردەستیانە ئامادە بێت چونکە بێگومانە زانین ئەوەی کە ئازادی ڕۆژنامەگەری هەبێت ئازادی ڕادەربڕین هەبێت ئەمە یەکێک لە هێماکانی وڵاتانی دموکراتیکە و بە هیوایەوەی کە ئەمە ببینرێت لە جیهانە پەیڕەوەکرێت هەرچەند بارودۆخی ئێستای جیهان و ئەو شەڕێکە لە هەندێک لە وڵاتانە هەیە بەڕاستی گۆڕانکاری بە سەرکاری ڕۆژنامەنووسانە هێناوە وای کردووە بۆیان با بڵێن ژینگەیەکی مەترسیدارتر بێت و هەروەها هەندێک ڕۆژنامەنووسی جەنگیش هەتاکو ئێستا بەداخەوە لە بوارە گیانیان لەدەستداوە یان ئەوەشمان لەبیر نەچێت تۆ ئەم ساڵ باسی بابەتەکەی ئەمڕت کرد ئەم ساڵت کرد ئەوەی کە ڕۆژنامەنووسی لە بەرامبەر بابەتی قەیرانی ژینگەیە ئەمە هەر هەندێک لە ڕۆژنامەنووسەکان زۆر بە دووەداچوونەکەن بۆ ئەم بابەتە وەکو ئەوەی کە ڕاو بێت وەکو ئەوەی کە قاچاق بۆ نمونە بە بازرگانی ئاژەڵەکانەوە بێت دەربڕین هەموو ئەمانە واتە تەنانەت بۆ ئەم بۆرانە شەر ئەبێت ئاسانکاری بکرێت گیانی ڕۆژنامەنووسەکان لەم بۆرانەدا پارێزراو بێت بۆی کەوان بتوان بە چاڕوونی تاوبەن بە هاوڵاتیان جا ئێمە لەسەر ئەم بابەتی ئازادی ڕادەربڕینە ئەمانێت لە ڕێگەی میوانەکەمانەوە زانیاری زیاتر پێشکەشی بینەرانمان کرد. ئەچینە لای میوانەکەمان لە شاری هەولێرەوە بە شوەی کە ڕاستەخۆ لەگەڵمانە ئابێت بەڕێز بژار حەکیم جێگری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. کاک بژار سڵاوت لەبێ ئەم کاتت باش. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریە لە جیهاندا و تەوەرێک دیاری کراوە بۆ ئەمڕۆ گفتوگۆی لەبارەوە کرێت لەلایەن نەتەوەی گرتووەکانەوە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە ئازادی ڕۆژنامەگەری ئەدرێت بە تایبەت بۆ ئەمڕۆ ئەو چالاکیانە چین کە ئەنجامەدرێت. ڕۆژیش نوێتان باش ئەم کاتتان باش سپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە وەک لای هەمتا ڕوونواشکرایە کە سێ ئایاری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی ئازادی ڕۆژنامەگەریە لە جیهاندا بۆ ئەم ساڵ ڕێکخراوی یونسکۆ بۆ پەروەردە و زانست و ڕۆشنبیری دروشمەکەی بەوەیە کە میدیا لە بەرامبەربوونەوەی ژینگەدا یادی ئەم ڕۆژە جیهانیە دەکاتەوە و ئێمەش لە ناوچەکە و بەتایبەتی لە هەرێمی کوردستان
بە کۆمەڵێک قەیران و گرفتی میدیاییدا تێپەڕ دەبین ئەنی ئەمە حقیقەتێکە نابێ بشاردرێتەوە دەبێ ئاماژەی بۆ بدرێ پرسی ئازادی ڕۆژنامەنووسی پرسێکی زۆر گرنگە و یەکێکە لە ینی کاری ئازادی ڕۆژنامەنووسی و فراهەمکردنی فەزای ئازادی بۆ ئەنجامداری کاری ڕۆژنامەنووسی یەکێکە لە پایە هەری گرنگەکانی دموکراسی و ڕووی گەشتی هەر وڵاتێک کە بێ ئەو فەزای فراهەم بکات. بۆیە ینی ئەگەر بێن ئێمە قسە لەسەرەوە بکەین کە دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری و میدیا لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان دەچ ئاستێکدایە دەبێت ئەمە ئاوا داخلی ناو بابەتەکە بین ئەمەش کە هیچ گومانی تێدا نیە ینی بەپێی هەر وڵاتە و ژینگەیەکی تایبەت بەخۆی هەیە بۆ مەسەلەی کارکردن بۆ ئازادی ڕۆژنامەنووسی بۆ کای ڕۆژنامەنووسی بەڵام ئایا فەزای ئیشکردنی ینی ڕەخساندنی ئەم ئازادیە ئەم دەستەبەرکردنی ئازادە لە ڕێگەی یاساوە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت بێگومان خۆمە دەزانین لە هەرێمی کوردستان ئێمە یاسامان هەیە یاسای ڕۆژنامەگەری یاسای ژمارە 35 کە یاسایەکی زۆر باشە بۆ هەرێمی کوردستان بۆ کاری ڕۆژنامەنووسی و لەگەڵ ئەوەشدا یاسایەکی دیکەمان هەیە یاسای ماف و بەدەستێنانی زانیاری بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا ئێمە کۆمەڵێک ئاستەنگ و بربەست هەیە لە بەردەم کاری ڕۆژنامەنووسی بۆ ئەوەی کە باشتر و باشتر بتوانین فەزایەکی باشتر بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان دابین بکرێت و دابین بکرێ و کاری بۆ بکرێ بۆ ئەوەی ئەم ڕۆگەشەی دیموکراسی ئەم ممارەسەی کاری پیشەی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان باشتر بچێتە قۆناغێکی باشترەوە بۆیە ئێمە کاتێک کە لەگەڵ بیانی هەر کاتێک ئێمە قسە لەسەر ئەوە دەکەین کە حاڵەتێکی پێشێلکاری لە هەرێمی کوردستان بەرامبەر میدیاکار بەرامبەر هەر ڕۆژنامەنووسێک ئەنجامە درێ نیشانەی ئەوەیە ئەم پرۆسەیە ئەم دابینکردنی فەزای ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان خەلەلی تێدایە بۆیە دەستنیشانکردنی ئەم خەلەلانە ئەرچی هەمومانە بەوەی چارەسەری بکەین. زۆر باشە جا کاک بژار لە هەرێمی کوردستان دیارترین ئەو بربەستانە یان ئەو کێشانەی بەرۆکی ڕۆژنامەنووس ئەگرێت کامانن؟ بەڵێ طبعاً ئێمە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هەمیشە گوتومانە ئێمە دەبێ بەبێ جیاوازی و بەرگری و داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەگەری و ڕۆژنامەنووسان بکەین لەگەڵ ئەمانشدا ینی ئێمە لیژنەیەکمان هەیە بەناوی لیژنەی داکۆچی لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان ئێمە ساڵانە دوو راپۆرتمان هەیە راپۆرتی شەشمانجیەکەمی ساڵ و راپۆرتی شەشمانجی دووەمی ساڵ لەگەڵ ئەوەی کە ئێمە وەکو بیلەتش ئاماژەم پێدا ئێمە کە کاتێک راپۆرت بڵاو دەکرێتەوە لەسەر ئەو پێشرکاریانی کە دژی ڕۆژنامەنووس مانای وایە ئەم جۆری ئیشکردە ئەم جۆری فەزای ئازادیە لە هەرێمی کوردستان وەکو پێویست نییە یان خەلەلی تێدایە دەبێت بەد لەوەی من باسی ئەو بکەم بۆ جەنابتان پۆلیم بکەم ئایا ئەم کێشە و گرفتانە چین کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووس دەبێتەوە گرفتەکان چین و جۆری پێشرکاریەکان چین دەبێت قسە لەسەر ئەو بکەین ئێمە بابەتی ئاشتەوایی نێوان هێزی ئەمنی و ڕۆژنامەنووس بە شێوەیەکی دروست دابڕێژینەوە بۆ ئەوەی نە ڕۆژنامەنووس لەگەڵ هێزە ئەمنیەکان بە چاوی دژمنانە سەیەکتر نەکەن ئەم شێوە دروستە مەبەستەی چییە کاک بژار؟ بەڵێ مەبەستم ئەوەیە دەبێت ڕۆژنامەنووسان و لەگەڵ هێزە ئەمنیەکان لە کاتێک کە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە لەسەر شەقامەکان لە کاتی خۆپێشاندان دەبێت هێزە ئەمنیەکان تێبگەن کە ڕۆژنامەنووس بۆ ئەنجامدانی پیشەیەک لەسەر شەقامە خۆپیشاندەر نییە کاری ڕۆژنامەنووس گواستنەوەی هەواڵە بۆیە زۆربەی ئەو کێشانێک کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە لەسەر شەقامەکانە لەسەر شەقامەکان هێز ئەمنیەکان بە جۆرێک مامەڵە دەکەن کە پێیان وایە ینی ڕۆژنامەنووس ئەرکێکی دیکەی هەیە ینی ئەم بە چاوی دوژمن سیرکردنی یەکتر کارێکی خراپە دەبێت ئەمە علاقەیە جارێکی دیکە دابڕێژینەوە بۆ ئەوەی ئەم فەزایە زیاتر بڕەخسێ بۆ ڕۆژنامەنووسانی ئێمە بتوان باشتر ئەرکەکانی خۆیان ئەنجام بدەن ئەمە خاڵێکم خاڵی دووەم ئەوەی کە پەیوەندی بە پرسیارەکەی جەنابتەوە هەیە تاوان کۆمەڵێک جۆری پێشێلکاری هەیە لە هەرێمی کوردستان کە دژ بە ڕۆژنامەنووسان ئەنجامەدرێ مەسەلەن بۆ نمونە ئێمە لە راپۆرتەکانماندا پۆلیلمان کردوون جیاکاری لە پێنەدانی زانیاری بە دەستگاکانی ڕاگەیاندن جیاکاری بکەی لەوەی کە دەستگایکی ڕاگەیاندن کە لە فلان و فلانوانە نزیکن زوورتر دەستیان بە هەواڵ ڕادەگا
و کەناڵەکانی دیکە پامێری کەناڵەکانی دیکە لێ بێ بەش دەکرێت ئەمە جۆرێکی پێشەکارێکی زەقە لە هەرێمی کوردستان. خاڵی دووەم مەسەرەی شکاندنی کەلوپەل ڕێگەنەدان بە ڕووماڵ قەدەغەکردنی لێدوان دەست نەگەیشتن بە زانیاری شکاندنی کەلوپەل هەڕەشە و چاو سوورکردەوە لە ڕۆژنامەنووسان ئەمانە هەمیان دەستنا خانەی پێشلکاری و جۆرێکی دیشی پێشلکار ئەمانە پێشلکاری گەرمیان پێ دەڵێن پێشلکاری ساردیشمان هەیە کە پەیوەندی بەو جۆری موئەسەساتانەوە هەیە کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە یەکەم خاڵەوە سەرچاوە دەگرێت کە نەبوونی مافە بەرامبەر ئەو میدیاکاری کە لە دەستگای ڕاگەیاندنیش دەکات وە سەرەتا هەر ڕۆژنامەنووسێک لە هەرێمی کوردستان لە هەر دەستگایەکی میدیای ئیش بکاتن گرێبەستی کارکردنی بۆ نەکرێ لەبەر ئەوەی ماف و ئەرکەکانی لە گرێبەستدا دیاری نەکریوە ئەو گرێبەستە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانی لێ ئاگادار نەکرێتەوە جۆرێکە لە پێشێلکاری بەرامبەر بۆ ڕۆژنامەنووسی کە لە دەستگای میدیایەکاندا کار دەکەن. زۆر باشە. جا کاک بژار جەنابەت لە خاڵەکە باسی لایەنە ئەمنیەکەت کرد هەموو وڵاتێک ئەم لایەنە بەلای و لایەنێکی گرینگە کە بابەتەکان کە پەیوەستە بە ئاسایشی وڵاتەوە پارێزرا بێت هەندێک جار لەمانە نابێ ئاشکرا بکرێت چۆن سنوورێک بۆ ئامەدا بنرێت هەرێمی کوردستانش بەدەرنیە لەم بابەتە کە هەم لایەنی ئاسایشەکە پارێزرا بێت هەم ئازادی ڕادربرینەکە با بڵێن هیچ مەترسێک لەسەری نەبێت ئەم سنوورە بە چۆن دیاری بکرێت. بەڵێ طبعا من بریاتی ئاماژەشم بەوە کردوتم هەر وڵاتە و بە جۆرێک کێش و گرفتەکانی خۆی لەگەڵ مەدیا ڕێخستۆتەوە ینی بە تایبەت بە من بەر لەوەی وەڵامی پرسیارەکە دەمە شتێکتر بۆ ینی وێنە گشتەکەت بڵێم ئێستا بەهۆی گەشەکردنی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا وای کردووە ئێمە دەبێت بزانین میدیای کوردستان و میدیای جیهان بەگشتی لە چ قۆناغێکدایە ئێمە لە قۆناغی کاغەز ینی لە ئەوروپا بەگشتی ئەگەر چی هێشتا ڕۆژنامەی کاغەز هەرماوە ینی کاریگەری خۆی هەیە بەڵام لە هەرێمی کوردستان کە ئەم قۆناغە تێپەڕیوە و بەشێکیش پێیان وایە کە مەسلەی نەمانی ڕۆژنامەی کاغەز و ئەوانە کارێکی باش و سەردەمی دیجیتالیە ئەمە بەشێکە لەوەی کە یعنی ناتێگەیشتنە لە بەرەوەی ڕۆژنامەی ئێمە قۆناغی ئێمە لە میدیای کاغەزدا قۆناغی بەرپرسیارەتی بووە لە میدیا ئەمە خاڵشی زۆر گرنگە ئێمە ئێستا لە قۆناغی سەردەمی میدیا ئەلکترۆنیک میدیا ئەلکترۆنین جۆرێک لە فەوزای دروست کردووە یعنی ئێستا بۆ نمونە ئێمە لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان گرفتمان لەگەڵ ئەم کەناڵانە نین کە کەناڵی فەرمین وەک تیڤیەکان ینی ئێمە کێشەمان لەگەڵ ئەم جۆرە میدیای هەیە کە بە میدیا ئەلکترۆنی کار دەکا و شوێنەکەی دیار نییە ئەمە جۆرێکی لە فەوزا دروست کردووە بۆ لەبەرەوەی تۆ کاتێک دێ ئیش بکەی لەسەر میدیا کە لایەنی دارایی و ئەو شوێنێک کە ئاراستەت دەکاتن و شوێنە فەرمیەکە دیار نەبێ کەمتر هەست بە بەرپرسیارەتی دەکەی و بەرپرسیارەتی هەڵ ناگری جۆرێک لە فەوزا دروست دەکەی لەبەرەوەی کە تو کاتێک بەرپرسیاری هەڵناگری مانایوەیە تۆ زۆر گرنگی بە ئەتیکی کاری ڕۆژنامەنووسیش نادەی ئەمانە کێشەیان بۆ فەزای میدیا لە هەرێمی کوردستان دروست کردووە جا ئەم مەسەلەی کێشەی میدیا و کێشەی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی لە هەموو وڵاتان بەهۆی میدیا ئەلکترۆنی بۆی ئەم فەزای سۆشیال میدیا سەری هەڵداوە هەر وڵاتەوە بە جۆرێک یاسایەکی دانەوە بۆ ئەوەی کە بتوانێت معالجات چارەسەری کێشەکانی بکات و لەگەڵ ئەوەشدا ینی بلانسی مەسلەی ئازادی ڕۆژنامەنووسی بەرز بکاتەوە ئێمە لە هەرێمی کوردستان پێویستمان بەوە هەیە کە هەم بەپێی یاسا بەپێی ئەو قانونی سەحافی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەکانی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان هەموو ئەو بابەتانەی کە تایبەتە بە میدیا و بە پرسی کاری میدیا لە هەرێمی کوردستان و پێی ئەو ڕێنمانی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان ڕۆن کراوەتەوە کە دەبێ میدیاکاری ئێمە ڕۆژنامەنووسی ئێمە چۆن ئیش بکات مەسەلەی بابەتە ئەمنیەکان کە پەیوەندیان بە مەسەلەی سەروەری و ئەمنیەتی نیشتیمانیەوە هەیە ئەمانە بۆ هەموو ڕۆژنامەنووسێک دیاری کراوە کە چۆن ئیشی لەسەر بکات بەڵام بابەتی ینی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزی ئەمنی کاتێک ینی بۆچی من مەبەستما کە ئەم علاقەیە ئەم پەیوەندی نێوان ڕۆژنامەنووسی هێزی ئەمنیەکان بڵێم بۆ ئەوەیە کە زۆرترین ئەو پێشنگاران کە بەرامبەر بە میدیاکاری ئێمە دەکرێت لەکوێوە دەکرێت لەلایەن هێزە ئەمنیەکانەوەی ئەمە ینی ئێمە چەندین جاریش کۆبوونەوەمان کردووە لەگەڵ هێزە ئەمنیەکان کە دەبێت تێگەیشتنیان بۆ کاری ڕۆژنامەنووسی باشتر بچێتە قۆناغێکەوە باشتر بیری لێ بکرێتەوە بۆی ئەم جۆری پێشنگاریانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام نەدرێت بۆ لەبەرەوەی ئەم جۆری پێشنگاریانە لە راپۆرتە نێودەوڵەتەکانیشدا ڕنگدانەوەی دەبێت بۆ پرسی بابەتی دیموکراسی و کاری میدیا لە هەرێمی کوردستان بە شێوەیەک تەواو دەبێت کە لە قازان هەرێمی کوردستان دانیە
بۆیە ڕێخستنەوەی ئەم عیلاقەیە ئەم پەیوەندیە کە باشتر لە کار یەکتر تێبگەن و باشتر کارکردنی فەزای میدیاوە تێگەیشتنی ئێمە تاک بۆ مەسەرەی بیرکردنەوە و ئازادی قسەکردن و ئازادی بیرروڕا و ئازادی کاری ڕۆژنامەنووسی وامەێ دەکە ئێمە کەمتر خۆمان لە کێشە و گرفتەکان بدەین و فەزایەکی باشتر بۆ فەزایکی باشتری تێگەیشتن بۆ کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان دەستەبەر بکەین. باشە کاک بژار چی بکرێت تا ڕۆژنامەنووس بەڕاستی لە وشەی ئازادی ڕادەربڕێنیان ئازادی کاری ڕۆژنامەگەری تێبگات نەک لەوەی کە کارێکی تاوان کراوە لە کاتژمەری یەکەمە لەگەڵ هێزە ئەمنیەکانە کە لە لێکۆڵینەوەیان ڕۆژنامەنووس یان پەیامنێر بچێتە شوێنەکە ببێتە بڕیاردەر و ببێتە گوازەرەوەی نهێنیەکان بۆ دەستگاکان. بڵێ طبعاً پرسیارێکی زۆر بەجێیە بەڵام ئێمە گرفتێکمان هەیە گرفتی ئێمە ڕێک ئەوەی کە چەند ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە فەزای ئازادی ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان فەرهەم بکەین و بەشێک بە حقیقات و بەسەراحەتەن هەمیشە من لە بیر و بۆچوونەکانی خۆشم نەمشاردوێتەوە کە زۆر زارگریی زۆرم لە ڕۆژنامەنووسان و میدیاکارانی شەیە کە ناتوانن وەکو پێویست ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن ینی ڕۆژنامەنووسی ئێمە ینی بەتایبەتی ئەم جیلەی کە هاتووە کە چەند لەماوەی چەند ساڵی ڕابردوودا دەستی بە کاری ڕۆژنامەنووسی کردووە ینی من هەمیشە ئەڵێم دەبێ ئینسان لەبەرەوەی کاری ڕۆژنامەنووسی هەم پیشەیە هەم زانستە دەبێت تۆ بزانی ینی سنووری کارکردنێت پرەنسیپەکانی کارکردنی ڕۆژنامەنووس لەکوێیە و لەکوێ کۆتایی دێ بۆیە کاتێک ڕۆژنامەنووس یان پەیامنێرێک کە مایکی بەدەستا و دەچێت بۆ ڕووماڵی هەواڵ بیان بۆ ئەنجامدانی راپۆرتێکی بنکۆڵکاری یان بۆ گواستنەی هەواڵ دەبێ بزانێ مەوداکانی کارکردنی سنووری قسەکردنی ئیتیچی کاری ڕۆژنامەنووسی لەکوێ پەیڕەوەکە بۆ ئەوەی تووشی ئەم گرفتانە نەبێت بڕواتان هەبی زۆر جار لەسەر ئەوەی کە میدیاکاری ئێمە بۆ ئەوەی کە زۆر بە پەلە هەواڵێک بگوازێتەوە لەبەر خۆتا ئێستا دەزان منافەسی چی خراپ هەیە کە ئیش لەسەر بەرزکردنەوەی کواڵیتی میدیا ناکە بەداخەوە منافەسە ینی ئێمە هەمیشە گوتومانە بۆ مەسەلەی لایک و ڤیو ئەوانە ڕۆژنامەنووسی ئێمە میدیای ئێمە دەستگای ئێمە تووشی هەڵی گەورە دەبی ئەم پەلەکردنە لە میدیا هینت فەزاکرد بۆ دەڕەقسەنێک کە تۆ دوجار بەهۆی هەڵە گواستنەوەی ڕووداوەکە یان بەهۆی گواستنەوەی هەڵەی زانیاری ناو ڕووداوەکان وا دەکات تۆ گرفتی گەورەت بۆ دروست بکە کە ئەمە تەنانەت لە هەندێک حاڵەتدا ئەم کەیسانە کە بەهۆی گواستنەوەی هەواڵی ناڕاست کەیسەکان دەستنە دادگە ئەمەش دەبێتە جۆرێک لە پێشلکاری کە ڕۆژنامەنووسەکە پێوە ئەم پێشلکاری بەرامبەر ئەنجامەدرێتن لە کاتێکدا خۆی ئەمە ڕێگا دروستەکەیە چکە بە پێی یاسای کاری ڕۆژنامەنووسیش ڕۆژنامەنووس نابێ بگیرێ بەڵام ڕۆژنامەنووس لێ پێچنەوە لەگەڵ دەکرێت ڕۆژنامەنووس بانگهێشتی دادگا دەکرێت پرۆسەی بانگهێشتکردنی ڕۆژنامەنووس بۆ دادگا پرۆسەیەکی دروستە بەڵام پرۆسەی هەڵکوتانە سەر ڕۆژنامەنووس و دەستگیرکردنی بەبێ ئاگاداری دادگا و سندیکا ڕۆژنامەنووسان کاریشی نادروستە بۆیە من تەمەنا دەکەم کە ڕۆژنامەنووسی ئێمە میدیاکاری ئێمە بتوان باشتر ئەم پیشەیەکە هێنە لە چوارچەوەی ئیتیچی کاری ڕۆژنامەنووسی و مەسەری بیکردنەوە لە فەزای ئازادی ڕۆژنامەنووسی و تێگەیشتن لە بیرکردنەوە خوێندنەوە باشتر هەزم بکە بۆ ئەوی بتوانێت کە ژینگەیەکی دروستتر هەم بۆ خۆی هەم بۆ هاوپیشەکانی هەم بۆ ژینگەی کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بڕخسێنێت. باشە هەر لەسەر ئەو پرسیارەی هاوکارم ڕەوەند کە لە بەڕێستی کرد ئەوەی کە هەندێک جار بەداخەوە ڕۆژنامەنووس وەکو ئیشەکەی خۆی بە دروستی لانێ هەندێک جار ئەنجامی نەدات هەڵپێک یان ئەوەی کە بۆ نمونە خۆی ئەو کەسە بێت کە ئەبێت بە با بڵێن بڕیاردەر لەسەر شێوازی گواستنەوەی هەواڵەکەەوە لەسەر بڕیاردان ئەوەی کە بڕیار بات لەسەرەوەی کە ئەم ڕووداوە تەفسیرەکەی خۆی بۆی بکە لا دوایە ئەمە هۆکارەکەی کاک بژارەگەڕێتەوە بۆچی لە کاتێکە ئێمە لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆری ڕۆژنامەنووسمان هەیە ئەمانە دەرچووی زانکۆکانن واتە لەگەڵ بنەماکانی کاری ڕۆژنامەنووسیە ئاشنان بەڵام لا دوایە هۆکار چییە کە بەم شێوەیە ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان هەندێک جار لە ڕێگە دروستەکەی خۆی لانەیە بەردەوام نەبێت. طبعا هنا ئەمە کۆمەڵێک لایەنی هەیە یەک هینی هەیە ئەمە کاتی خۆی لە هەمیشە دەڵێن شتێکمان هەیە لە سندیکا ڕۆژنامەنووسان ینی ئەمە نەبێتە ڕیکلام بۆ کەناڵی کورسات بەسەراحەت بەڵام ینی کورسات یەکێکە لەو کەناڵانەی کە تا ئێستا
هیچ سکاڵایەکی لەسەر نەبووە لە هەرێمی کوردستان کە پێشێلی ئادابی گشتی و ئادابی کاری ڕۆژنامەنووسی یان کارمەندەکانی بە زۆرێک لە جۆرەکان کارێکیان کرد بێ کە لەگەڵ ئادابی گشتی و کاری ئیتیچی ڕۆژنامەنووسیش یەک نەگرێتەوە. یعنی ئەمە هەمیشە و کەناڵی دیکەش بۆ نمونە هەیە بە هەمان ئارەستا کە بەم شەوەی کورساتی کاری کردووە کە ئەوە جێ دڵخۆشیە بۆ ئێمە. دەمینێتەوە ئەم پرۆسەیە ینی پرۆسیی گشتگیرە دەمێتەوە سەر ئەم دەستگایی ئەم ئارەستە و ئەم سیاسەتی دەستگای کە کاری ڕۆژنامەنووسی ئێمە کاری تێدا دەکات. زۆر جار ڕۆژنامەنووسی ئێمە مەسەرن بەپێی ئەو علمەی خوێندوویەتی زانستەی کە بەکالۆرزیانە بڕوانامێکی لە میدیا هەیە، بەڵام لە ژینگەی واقعیدا کاتێک تەطبیقی دەکات تووشی هەڵی گەورە دەبێت. بۆیە هەمیشە قسەیەکی باو هەیە لە هەرێمی کوردستان، دەڵێ ئەو ڕۆژنامەنووسانی کە دەرچووی ڕاگەیاندنی ژنین دەتوانن باشتر ئەزمموی کاری ڕۆژنامەنووسی بکەن لەبەر ئەوەی ئەزممویان زیاتر بووە، ممارسەی ڕۆژانەیان زیاتر بووە. یعنی گرنگ نییە ئەوەی کە بە شێوەیەکی زانستی میدیا دەخوێنێ میدیاکارێکی سەرکەوتوو بێ. لە هەرێمی کوردستانیش ئەم ئەزوو سەرماندوویەتی ئەمە پەیوەندی بەوە هەیە ئەم سیاسەتی ئەم دەستگایی کە کاری تێدا دەکرێت و ئەم ئارەستەکردنا ئەم بەرپرسی ئەم کەناڵە بەپرسی بەرنامەکان پلان چۆن ئارەستەی ئەم ڕۆژنامەنووسی دەکەن، نیوزڕوومی ئەم موئەسەسەیە ژووری هەواڵی ئەم موئەسەسەیە چۆن پەیامنێرەکەی خۆی ئارەستە دەکاتن بۆ ئەوەی کە چه هەواڵێکی لێی دەوێت. ئەمانە هەمویان کاریگەریان هەیە. بۆ نمونە تۆ یەک ڕۆژنامەنووس یەک میدیاکار بە نمونە وەربگری لە کەناڵێک ئیش بکاتن بە جۆرێک ئیشەکە کە کەمتر تووشی گرفت و ڕوبەڕوو بێتەوە بۆ چکە سیاسەتی نەرم و ئیتیچی کاری ڕۆژنامەنووسی موئەسەسەکەی جێبەجێ دەکات. هەمان میدیاکار بگوازەوە بۆ شوێنێکی دیکە بەپێی ئەو ئارەستەی کە دەیکرێ هەڵی گەورە دەکات. یعنی ئەمە پەیوەندی بە جۆری سیاسەتکردنی سیاسەتی میدیای تەبعاً مەبەستمە هی ئەو موئەسەسەیە کە کاریگەری تاچە لەسەر کارمەندەکانی دروست دەکات. باشە کاک بژار یاساکان چین تایبەت بە کاری ڕۆژنامەگەری، تایبەت بە ئازادی ڕۆژنامەگەری، تاکو ڕۆژنامەنووس نەکەوێتەوە هەڵەیەوە کە لە زووترین کاتدا ڕووداوەکان بگوازێتەوە، وەک لەوەی کە چاوەڕێ بکات دەستگا ئەمنیەکان بڕیاری خۆیان بن کۆنگرە ڕۆژنامەوانی بکرێت پاشان هەواڵەکە بگوازێتەوە. کەواتە ئەو مادانە چین کە کاری لەسەر دەکرێت بە پێی یاسا و لە پێشترا چۆن کاری لەسەرکراوە بە تایبەت لە ئێستاە کە بەرزت بە فەوزا ناویە بیت بۆ ئێستا کە گۆڕانکاریەکان زۆر خێران چیە کاری لەسەر دەکرێت؟ بەڵێ طبعاً لە هەرێمی کوردستان ئێمە یاسای دامەزراندنی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانمان هەیە کە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە پەرلەمان بۆ بڕیاری تایبەت دەرچووە و هەروەهای پەیڕۆ و پرۆگرام و پەیڕۆی ناوخۆی سەندیکای ڕۆژنامەنووسان هەیە کە لەوێن دەرێ بابەتەکانی کارکردن هەمووشی کراوەتەوە. لەگەڵ ئەوەشدا یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەت بەکاری ڕۆژنامەگەریمانەیە لە هەرێمی کوردستان کە ئەگەرچی ئەم یاسایە بۆ سەردەمی ئێستا هەندێک دەستکاری دەوێت بۆی کە باشتر لەگەڵ کاری میدیا یەک بگرێتەوە و باشتر خۆڕێک بخاتەوە، بەڵام یاسایەکی دروست و پوخت و هەموو ئەوان تێدا کۆکراوەتەوە کە ڕۆژنامەنووسی ئێمە چۆن کارەکە و ڕۆژنامەنووس چییە و لەگەڵ ئەمەشدا یاسای ماف و بەدەستێناری زانیاری و تەنانەت یاسا ڕێخستنی خۆپیشاندانەکانیش کە زۆر گرنگەوە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە ڕۆژنامەنووسەوە. لەگەڵ هەموو ئەوانەدا ئێمە میدیاکاری ئێمە دەبێ بخوێنێتەوە، یعنی بە حەقیقات ئەمە شتێکە بەڕوونی دەیان جاری دیکەش باسم کردووە. ڕۆژنامەنووس ئێمە دەبێ ینی هەر ئێمە هەم جارێ دەڵێن ئێمە میدیای سیاسیمان هەیە، ئێمە دەبێ میدیای کللتوریشمان هەبێ، میدیای وەرزیشمان بۆ مانایی کە ئێمە تەخەسوسات لە ئیعلام وەربگرین کە ئێستا خۆشبەختانە دروست بووە. بەڵام ڕۆژنامەنووسی ئێمە دەبێت لەسەر باری پیشەکەی خۆی باشتر بخوێنێتەوە و یاساکان باشتر بەرگە و یاساکانی خۆی لەبەر کۆ بۆ بزانین کە ئەدای کارکردنی چۆن. طبعاً ببورن ئێمە لە سەندیکای ڕۆژنامەنووسان لیژنەیەکمان هەیە بە ناوی لیژنەی پیشەوی سەلامەتی کە سەر بە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانە IFJ. تەنانەت لە سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراقیش ئەم لیژنەی نییە. لە هەرێمی کوردستان تا ئێستا زیاتر لە 980 کەس لە هەرێمی کوردستان لەم خولانە بەشداریان کردووە بۆ ئەوەی کە چۆن لە سەلامەتی پیشەیی لە جەنگ و ئاشتیدا کار بکەن. یعنی ڕۆژنامەنووس ئەبێ لە کاتی جەنگدا و لە کاتی ئاشتیدا جلوبەرگەکانی چۆن بێ بۆ ئەو خانمانی کە میدیاکارن میکیاژیان چۆن بێ، جلوبەرگەکانیان چۆنە، چۆن مامەڵە دەکات، سنووری کارکردنیان لەکوێیە، ئارەستی پرسیارکردنیان چۆن هەواڵ وەرەگرێن. یعنی تا ئێستا کە ئەم ینی بەردەوامیشە کە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهان دامی دەکا و لە ڕێگەی کەسانی پسپۆڕ و شارزا
و هیوادارم کە ئێمە لە ئەم ساڵدا ئەم خولە دەست پێ بکەینەوە و زۆرترین میدیاکاری ئێمە سوود لەم خولە نێودەوڵەتیە وەربگرێت کە بە پێستانداردی نێودەوڵەتی کار دەکات و ڕۆژنامەنووسەکانی ئێمە میدیاکارەکانی ئێمە پێشکەشکارەکانی ئێمە بێژارەکانی ئێمە پەیامنێرەکانی ئێمە باشتر لەم خولانە سوود وەربگرن بە پێی ئیتیچی کاری ڕۆژنامەنووسی و بە پێی ئەو معیاری نێودەوڵەتیانی کە دیاری کراوە بۆ ئەوەی کە چۆن تۆ ڕۆژنامەنووسێکی سەرکەوتوو دەبێت. باشە کاک بژار شتێکی تریش هەیە لەگەڵ گواستنەوەی ئەو هەواڵانەیە بۆ منە ڕووداوێک تاوانێک ئەنجامەدرێت لەگەڵ ئەوی کە پەیامنێرەکە هەواڵەکە ئەگوازێتەوە جگەلەوە ناونیشانی هەڵبژاردننی بابەتەکە گەیاندنی بابەتەکە گەیاندنی هەواڵەکە زۆر جار ناونیشانێک هەڵبژێرێت بۆ سەرنجڕاکێشانی بینەر بۆ ئەوەی کە لایک و کۆمنتیان زیاد بکە بۆ ئەوەی کە ڤیوان زیاد بکە بەڵام ناوەڕۆکی بابەتەکە ناوەڕۆکی هەواڵەکە شتێکی ترە. ئایا یاسایەک هەیە بۆ کارکردن لەگەڵ ئەم هەواڵانەیە؟ طبعاً وەکو یاسا نا بەڵام بڕگەیەک هەیە کە ئەمە دەچێتە ئەم جۆری هەواڵانە ئەم داڕشتنی ینی ئەم سیاقی خەبەرە ئەم داڕشتنی هەواڵە کە تایتڵ و ناوەڕۆک دوشتی جیاوازن یان یەک ناگرنەوە یەکان گیرنین یان باشتر بڵێن کە دروست نییە ئەمە دەچێتە ئەو بڕگەی کە شوێنی کراتەوە لە هەواڵی چاواشەکاری وتاری ڕقوچینە ینی ئەمە یاڕێک کە ناونیشانێک بە خوێنەری بدەیت بە وەرگری بدەیت ناوەڕۆک و تایتڵەکە و ناونیشانەکە یەک نەگرێتەوە یان دوشتی جیاواز بن بۆی تۆ لە پێنا و لایک و ڤیو و کۆمنت و ئەوانە سەیری بەرامبەرەکەت سرنجی بەرامبەرەکەت ڕاکێشی دەچێتە خانەی هەواڵی چاواشەکاری. طبعاً ئەمە حاڵەتێکی زۆر باوە لە هەریم کوردستان بەداخەوە کە دەبێت پێشی لێ بگیرێەوە شتێکی دیکەشەیە کە دەبێت ئەمەژ پێ بکەمەوەی بەشێکی ناڵێم هەموو بەڵام بەشێکی یان ژمارەیەکی ئەو ڕۆژنامەنووسانی کە ڕاستەوخۆ بڵێن لە شوێن ڕووداوەکان دەبن پێیان وایە ئەگە زۆرترین معلومات بگوازنەوە لە سەرەتادا ئەمە کارێکی باش دەکەن بەڵام خۆی لە ئەسڵدا هەڵەیە تۆ ڕۆژنامەنووس بەبێ پرەنسیپی نێودەوڵەتی دەبێت لە سەرەتادا کەمترین زانیاری بگوازێتەوە بۆ لەبەر ئەوەی تۆ ئاساییە وەکو ڕۆژنامەنووس بچێ شوێنی ڕووداوەکە تۆ وەکو کەناڵێک پامنێرێک مافی خۆ تا ڕووداوێک ڕوویداوە لەوێبی ڕووماڵی بکەی بە وەرگرەکانت بڵێ بە بینەرەکان بڵێ ئەمە ڕووداوەک ڕوویداوە من لێرەم وجودم هەیە بەڵام مانای ئەوە نێت تۆ هەموو شتێک بڵێ بۆ ڕۆژنامەنووس ئێمە نابێت لە بری پۆلیس قسە بکە لە بری دادگا قسە بکە ینی زۆرترین ئەو حاڵتانی کە ئێمە تێبینیەکەین پامنێران ئێمە لە شوێن و ڕووداوەکان بەداخەوە ناڵێم هەمویان ینی بەشێکی زۆریان ڕووداوەکان بە شێوەیەک بۆ وێنادەکان کە ئەمە بەر لەوەی لایڤەکان لە شوێنەکە بۆستێتن یان ئەز لایفێک بکە هەموو ڕووداوەکان پێ ئەڵێ معلوماتەکە ئەمانە زۆر هەڵەیە ڕۆژنامەنووسی ئێمە مافی ینی دەبێت بزانێت سنووری کارکردنی لەکوێ بۆ من ڕۆژنامەنووسم پۆلیس نیم من ڕۆژنامەنووسم پێشمەرگە نیم من ڕۆژنامەنووسم دادوەر نیم من ڕۆژنامەنووسم پارێزەر نیم کەواتە مافم نییە لە شوێنی ئەوان دیکەش یان زۆرترین ئەوە بوو کاوەکو نوکتا هەیە ئەڵێ زۆربێ ڕووداوانی هاتوچۆ کە ڕوو دەدەن میدیاکارەکان دەڵێن ئەوە حاڵەتی چوار ڕووداوە پەیوەندی بەوە هەیە کە هۆکارەکەی تیژڕەویە تۆ ڕووداوەکە ڕوویداوە ئەمە خەڵک مردووە چۆن زانی ئەمە تیژڕەویە هێشتان تەختید نەکراوە پلان نهاتووە پۆلیسیات چۆ قسەی نەکردووە بۆ نمونە دادگا بڕیاری نەداوە چۆ توزانی شۆفێرەکە تاوانبار بوو تیژڕەوی بوو ینی ئەمانە ڕۆژنامەنووس ئێمە دەبێت بەدیقەتر ئیش بکە ئەم پێ دەڵێن دەبێت ئێمە بگەڕێنەوە بۆ سەردەمی بەرپرسیارەتی میدیا باش کاک بژار شتێکی تریش هەیە کاک بژار شتێکی تریش هەیە بۆ نوێن لە تاوانێکی کوشتنە بی ئەوەی کە یاسا یان پۆلیس هیچ لێدوانێکی فەرمیە بێ لەبارەی ئەو تاوانەوە کە ئەنجام دراوە کێ تاوانەکەی ئەنجام داوە چێرنی کردووە تەرمەکە ڕەنگە لە پزیشکی داد بێت ڕۆژنامەنووسان ئەچنە بەردەم کەسوکاری کوژراوەکە لێدوانی لێوەرەگرن ئەو لە کاتی دڵگەرمی خۆیایەتی ینی ڕەنگە هەنێشت بڵێت دوای پەشیمان بێلی بەڵام ڕۆژنامەنووسەکە بە زۆر قسەی لێ دەرهێنێ تاوانەکە چۆن ئەنجام درا ئەی هەستە چی بوو ئەی تۆ لە کوێ بووی ئەی تۆ چی تەکرد کۆمەڵێک پرسیار ئەم پرسیارانە ئەکرێت بڵێن لەگەڵ ئیتیکی ڕۆژنامەنووسیایەکە گرێتەوە بێگومان بە هیچ شێوەیەک پەیوەندی بە ئیتیچی کاری ڕۆژنامەنووسیەوە نییە و دوورە لە دابوونەریتی کارکردن و ژنگەی میدیایی و هیچ پەیوەندی بە ئیتیچی کاری ڕۆژنامەنووسیەوە نییە و من بیداری قسێکم کرد وتم کورساتێکی لەوانەیە کە هیچ گرفتێکی نەبووە لەو ڕووە ئەجینا ئێمە وەکو سەرکار ڕۆژنامەنووسان و کەناڵانمان ئاگادار کردوتەوە کە بەم جۆرە ینی هەڵسو کەوت دەکەن لەگەڵ ئەم ڕووداوانە و ئاگادارنامەمان هەیە
و ئاگادارنامە بۆ کەناڵەکان دەنێرین ڕوونکردنەوەمان هەیە پێشنیاز یعنی ئەم حاڵەتانە دەبێت کۆتایی پێبێ بەڵام بەداخەوە ئێمە کە متابعی میدیا دەکەین بەڕاستی جۆرێک ینی نازانم ئەم فەزای ئیشکردنە ئەم پرسیارکردنە لە کاتی حاڵەتی وادا پرسیاری زۆر نامۆن ینی حاڵەتێکی تەبیعی نییە ئەمە لە میدیای کوردی بۆیە من دەڵێم جۆرێک لە فەوزا هەیە فەوزا لە هەواڵ فەوزا لە گواستنەوەی هەواڵ فەوزا لە لێدوان یعنی غەریبە ئەم ژینگەی پێویستی بە چاکردن هەیە و ئەرچی هەر هەمومانە بەسەرەتا و ئەرچی ئێمە لە سەندیکا ڕۆژناوەسان و بە هاوکاری لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن ئێمە ساڵی پار بوو لەگەڵ بەرپرسی هەموو کەناڵەکان کۆبووینەوە لە سەندیکا ڕۆژناوەسانی کوردستان لە هەولێر و نوێنەری کورساتیش لەوێ بوو و لە هەولێر لەگەڵ بەرپرسی سیاساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە فیدراسیۆی ڕۆژناوەسانی جیهان بەوردی باسی ئەو کێشە و گرفتانەمان کرد کە لە میدیای کوردستانی ڕوودەدەن بۆی بێگومان ئەو حاڵەتی کە جەنابەت باس کردو بەدەیان حاڵەتی دیکەش ئەمە دەبێت زیاتر ئەم میدیاکارانە بخرێنە خۆلی تایبەتەوە بۆی کە بتوانن باشتر کاری خۆیان ئەنجام بدەن. زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ زانیاریەکانت کاک بژارەوەی کە لە هەولێری عزیزەوە لەگەڵمان نابوویت بە هیوایەوەی کە هەوڵی زیاتر بدرێت لە بواری ڕۆژنامە نووسیە هەم ئەوەی کە ڕۆژنامە نووسەکان ئاگیان لە ئەو بەرپرسیارەتێ بێت کە لە سەرشانیانەوە هەم با بڵێن حکوومەت هاوکاریان بێت بۆی کە ئەوانش باشتر بتوانن و ئاسانتر ئیشەکەی خۆیان و ئەرکەکەی خۆیان بەجێ بگەێنن سپاس بۆ بەڕێزت ئێمە لەگەڵ بینەرانمان بەردەوام مەبین لە ئەم شە بچنە لای کۆمەڵە گەڕارەتەکان